لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێ بە خۆشحاڵەمە میوارش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. دەستگاکانی بەرپرس لە سلێمانی سەرەتای ئەم هەفتەیە ڕانگەیان کە هەفتەیەکی هەستیار لە بەردەستدایە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئێستا کەوتونێتە کۆتایی ئەم هەفتەکەەوە و چاڕوانش دەکرێت هەفتەی داهاتوو شەروەکو هەفتە هەستیارەکە تەماشا بکرێ. بەڵام هەڵسەنگاندن بۆ ئەم هەفتەیە دەکەین و دکتۆر شەماڵ جەباریاوەر بەڕێوەبەری گشتی دەستگای تەندروستی پێشمەرگە لە ستۆدیۆ لەگەڵمدایە. دکتۆر شەماڵ بەخێر بیت. مەبەست چی بوو لەوەی کە هەفتەیەکی هەستیار هەیە؟ ئەنی ئەم هەفتەی هەستیارە چۆن تێپەڕی بۆ ئێوەی کە لە بواری تەندروستیا کار دەکەن؟ وتوان دوو هەفتەی هەستیارە لە یەکی سێەوە تاکو 15 دوو هەفتەی زۆر هەستیارە بۆ ئێمە. خەڵک تێناگەی بۆچی هەستیارە. من حەزەکەم بۆ ئێوەش و بینەرانیشی ڕوونکەمەوە بۆ هەستیار بوو. لەبەرەوەی ئێمە لە 15 دووەوە تەوەقع ئێوەمانە کرد لە 15 دووەوە مەرزەکان وردەوە لە داخران و خەڵک کەم بۆ ئەوی کە بێتە ئەمدی و کەرەنتینەکران. وەزان پێش 15 دوو ئەوانەی کە هاتن زۆربیان کەرەنتینە نەکرابوون و ئێمەش ئەوانشی کە چوو بوون یعنی لە 15 دووەوە تاکو 15 یەکی سێ ئەکاتە دوو هەفتە مودەی حەزانەی ئەم ڤایرۆسە لە جسمی ئینسانە پێشەوەی دەرکەوێ دوو هەفتە کەمتر نییە. لەوانە دوو هەفتە بۆ سێ هەفتەوێ باشە. ئێمە بۆیە دامان ناوتمان لە 15 دووەوە تاکو یەکی سێ حساب کە دوو هەفتەکە ینی ڤایرۆسەکە لەو کاتەیە بێدەنگە ینی زۆر دەرناکەوێت. بەس لە دوای دوو هەفتە وردە ڤایرۆسەکە دەرەکەوێت کاتێ بە ڕوبەڕوویە بینەوە باشە. ینی کە هەر بەهەمان ینی چۆن تەوەقعمان کرد بوو بوو ئەوە بوو کە لە دوای ئەو دوو هەفتەی کە دامان نابوو کە فترەی حەزانەکە تەواوەکە لە سەرەتای ئەو هەفتەی کە دامان ناوە کە ئەم دوو هەفتە هەستیارەیە ئەوە خۆتان بیردان 6 کەیس بۆ 8 کەیسمان هەیە تاکو ئێستا و وازحیشە حاڵەتەکان چۆن. ئەنی کاتە بۆ هەفتەی داهاتوو ژەم هەفتە هەستیارە هەر بەردەوامە بێت. ئێمە هەستێکی مانگی سێمی هەستیارە. من نامەوێت خەڵک بتۆقێ. ئەمەوێ خەڵک بترسێ ئەتیادیە. ترس بریتێ لە خۆپارێزی، تۆقین بریتێ لە شڵەژان. ئێمە لە ئینگلیزی و لە تۆ بادانێکیان پێڵێن پریکۆشن واتە خۆپارێزی بەڵام کە بوو بە فۆبیا خراپە ترس ناوێ بە تۆقین. ئێمە داوا لە خەڵکین یارمەتیمان من بۆی بتوانین ئەو ئیشانێکی هەمانە خۆمان جێبەجێکی. من ئەمڕۆ لە پێیجی تایبەتی خۆم نووسیەوەمانەوە لە ماڵەکانتان ئەرکی نیشتیمانیە بۆ عاڵم. هەموو کەیسێک کە زیاد ئەبێ قورسایی لەسەر باری ئێمە زیاترەکە. لەوانەیە ئێوەش و بینەرانیشتان ببینن ئێمە ماوەی هەفتەیە کە خەریکی دروستکردنی نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنای ئەگەر سەی دەموچایشمان کە لەوانەیە سووتان و ئەوی هەتایی پێوە دیار بێ. ینی ئێمە هەفتەیەک ئێمە بە ئەوانەڵێن دوو هەفتەی هەستیارە. بەڵام جیاوازەکە لەوایە ئێمە بە خەڵکڵێن دوو هەفتەی هەستیارە لە ماڵەکانتان بمێنەوە بەڵام ئێمە 24 کاتژمێر خەومان نییە. داوا لە خەڵکەکەم هاوکارمان بن بمێنەوە یەک کەیس زیاتر لە ئێمە قورسایی لەسەر ئێمە زۆر زیاترەکات. بەرەو تەهلەکەمانە باگا کەیسەکانمان زۆر بن. بڕۆن سەیری ئێرانکەن لەبەرەوەی لە پێشە خۆیان هەستیاریان نەبووە. هۆشداریان بڵاو نەکردەوە خەڵکەکەشیان بە قسەیان نەکردن زۆر درەنگ کەوتنە خۆپارێزی سێری کە ئێستا ئێران کەیسەکانی زۆر بەسەرعی بەرەو سەرەوەڕوە. ئێمە خۆپاراستن و پاراستنی سنوورەکان و گەڕانەوە و کەرەنتینەکردنمان لەم هەفتەی ئەخیرا بەدڵە. ئەم هەفتەی ئەخیرا بەدڵمانە بەس لە ئاستی تموحی ئێمەیان نییە بەدڵمانە بەس لە ئاستی تموحمانان نییە. چۆنە بێتەوەی کە ئاسی تموحی ئێوە بێت؟ ئاسی تموحی ئێمە بە کۆمەڵێک خاڵڕوە یەکەم هەچ کەسێک لە دەروی وڵاتەوە گەڕێتەوە لار شوێنێکەوە بێت تازەوە مەجای تیانەما. ئێستا بۆ نمونە ئێمە بەس باسی ئێران نەکەین ینی با نەکەوێتە سەر مۆزوعەکە بەس ئێران. ئیتالیا یەکێکە لە وڵاتە خەتەرەکان، ئەڵمانیا زۆر تیای بڵاوە، سوید ئەمڕۆ حاڵەتەکانی بەرز بووە، بەریتانیا حاڵەتەکانی بەرزە، قەتەر تایەتی، کوێیت یەکێکە لە وڵاتانی کە زۆری تایە. ینی ئێمە هەر چواردەورمان بۆ بە ئاگر کەواتە هەست کەسێک کە دێتەوە ئەبێت چیمان بکە ئەستەوە خۆ ئێمە خۆی کەرەنتینەکە. بە ناتوانین میلیۆنە کەس کەرەنتینەکەین. با خۆی بڕاتە ماڵەوە. من هەست دەکەم یان ئەگەر تۆ لەسەر شاخی ئەزمڕۆ بۆ دوای بڕوانیت بە مێرگەپان و بە سیتەکە هەر هەمووی باخە ئێمە هەموو باخی هیچ چێ بۆ با خەڵک خۆیان بچنە ناو باخەکانی لە ماوەیە خۆیان کەرەنتینەکەن. زۆربەی ڕۆژەکان پشووە عوتڵەیە ئەم مانگە ئەگەر ببینن بە تایبەتی خوێندکاران پشویان بەڕاگەنراوە چەندین پشووی نەورۆزمان هەیە. کۆڕ و کۆبوونەوە خراپە، کۆبوونەوە بەیەکتری و خراپە، چایخانە و عەرەبانە و دەستگێڕەکان زۆر خراپن. داواشمان کردو لە قایمقامێت و لە لیژنەکان کە ئیجراعات بکەن هەروو هەموو کۆڕ و کۆبوونەوەی خراپە. خۆ کەرەنتینەکردن هەر ئەبێت لە لای ئێوە بێت یاخود ئەوەی کە باست کرد بچێتە دەرەوەی شاری خۆی کەرەنتینە لە ماڵی خۆیان خۆی کەرەنتینەکە لە ماڵی خۆتا خۆ کەرەنتینەکە بۆی توش نەبی خۆ کەرەنتینە مەکە بۆی کە توش بی. ینی ئەوانەی کە دێنەوە بەسمان لەوانەیە کە دەرەوە بەسمەوە
منیش خۆشمان هاوڵاتیانیش بداوا لەگەش هاوڵاتیانەکە ماوەیە ئەمما خەڵک با لە ماڵەکانی زیاتر بمێنێتەوە ئەوانش کە لە دەرەوە دێرە بەجددی من ئێمە زۆر حەزەکەن کە لە ماڵە خۆیان کەرەنتینەکەن لە خێزانەکەی خۆشیانەوە دوور بن لە ماڵ مناڵیشیانەوە با خۆیان کەرەنتینەکەن تا کۆ 4 ڕۆژ ئاڕات کاکە من ئەمێ شتێک بە خەڵکی کوردستان بڵێم ئێمە هێشتا لە حاڵەتی خۆپارێزیین ساتری یەکەممان شکاوە بەرامبەر کۆرۆنا ساتری یەکەمان بۆ شکاکە ئێمە لێشایەک خەڵک هاتەوە پێینەوتی کۆمەڵە قاچاقشیش نەفریان بۆی ناینەوە بە قاچاقوان نزانی پارە پیاکردن و 25,000 دینارێک گاڵتەکردنە بە ژیانی خەڵک ینی ئێمە ناڵێن بتۆقێن کاتان لێکم مەش لەن دکتۆر شەماڵ ئێمە ترسان بەڵام کۆرۆنا چینی هێناوەتە سەر ئەژنۆ وڵاتی چین ملیارێک و 400 میلیۆن کەسن بەو هەموو پێشکەوتووە وڵاتی چین یەکەم وڵاتی لە ڕیزبەندی عالمیە لە ڕووی اقتصادی یەکەمی عالم بووە لە ڕووی بە بەرهێنان و بە کارگەکردن و ناردنەدەرەوە یەکەم وڵاتی عالمە باشە ئەو ئەمریکا لە کالیفۆرنیا حاڵی تەواوی ڕاگەیان لەبەرەوەی کەیسێکی کۆرۆنای هەیە و کەیسەکەشی پاس بووە ئەوە بەریتانیا خەریکە هەموو دەوڵەتەکە بە کەرەنتینە یعنی ئێستا یاسایەک هەیە لە قانون لە پەرلەمانی بەریتانی داواکەن کە هیچ هاوڵاتیەک بووی نەبێتە بەریتانیا و هیچ کەس بووی نەبێت دەرێت تاکو و احتیوای ئەم شتاکەن ئێمە ژەڵێن بە هاوڵاتانی خۆماڵین هاوکارمان بن بۆی بتوانین احتیوای بکەین ئێمە لە سەنگەری پێشەوەین ئێمە شەڕەکان ئەو کەیسانی کە ئەم هەفتەیە هەبوون لە کوردستان و بەتایبەت لە سلێمانیە کەیسەکان ئاشکرا کراون چاوەڕوان کراو بوون یاخود لە ڕووی ئەوەی کە هاتنە ناوەیەکی ئاو بەلێشە و بە قاچاق ئەمە شتێکی پێنە ئاوتبرێک باشە لە زانستی فیزیشکە شتێکە پێنە ئاوتبرێک واتە تەقینەوە باشە ئێمە لەو پێشەوە 2 هەفتەی ئێمە هاوارمانە کرد من سیویەکی 2020 چاپێکوتنێکمێ لە کەناڵێکی تر بانەوەی بە کەناڵەکە بەناوی بە ڕێکلام ناوینیان ئەتوانن بە ڤیدیۆ سێریکەن و من سیویەکی 1 داوام لە خەڵک کردو نەچنە دەرەوە داوام لە خەڵک کردووە نزیکە لێمانەوە کە ئەکاتە مانگێک و 5 ڕۆژ پێش ئێستا لەبەرەوەی ئێمە مانزانی پێمان ئەگا ئەو کاتێک کە من ئەو قسانەمە کرد ڕخنیان لێگرتم دکتۆر شەماڵ خەڵگە ترسیانەیە دەستگای تەندروستی بە خەڵک لەمە ڕۆندەرەوە ئەو کاتە بەس لە سین هەبوو هێشتا لە ئێران ناوی نەبوو بەڵام بەڵگەمان هەبوو کە لە ئێرانی شاهەیە لەبەرەوەی ئێران گوێی نایە کەرەنتینەی دروست نەکرد هیچی نەکرد ڕاستان کۆمەڵە احتیاطات نەگرتە بەر من ئەو کاتە وتمە خەڵک بە ئاگای لە خۆی من ئێستاش بە خەڵکەکان بە ئاگای لە خۆی بێ خۆشیان ئێمەش تووشی تەهلەکە نەکەن بەڕێزم ئەو کەیسانەی کە هەیە ئێستا ینی نازانم ئەم توشبوون بەم نەخۆشیە گوناح و تاوان نییە توشبوون بەم نەخۆشیە عیبە نییە بۆ خەڵکی ئێمە وەکو عیبە بیری لێکاتەوە هەموو معڕەزین بۆی تووشی بین وەکو عەڵامەتە بە شێوەیەکی قورس پێم سەیرە خەڵک نایە خۆیمان تەسلیم کات و فەحسێکی بۆ بکەین نایە پێمان بڵێ فەحسێکمان بکە بەڕێزم ئەم مامۆستا ئاینێکە وفاتی کرد کە ئێمە لە ئەستێمانی بە جیهازەکانی ئەستێمانی هەوی پۆزیتیڤیەوە باشە یعنی نازانم کۆمەڵێک پیج و کۆمەڵێک ئەوە یعنی ئێن سەر کۆنەی ئەوەکەن کاکە وانە ئێوە بۆ ئەڵەن بۆ بردو ئەی باشە ئەگەر بەوە وفاتی نەکردووە کوڕەکەی و خێزانەکەی وەزان پۆزیتیڤن هەردووچیانە سەر لە کەرەنتین شتێکێ لەسەر داتاکانی پەیوەست بە کۆرۆنا دەوترێت داتاکان زۆر و تەندروستی ئاشکرایان ناکە ئێمە داتا سێکە نامانوێت داتا لە خەڵک شارینەوە تاپی سلێمانی ئێمە زۆر ئاشکرا قسەمان کردو لە یەکەم ڕۆژەوە ئەڵین ئەو منیش و دکتۆر سەباحیش هەردووکمان هەر دەمەکەینەوەڵین بە خەڵگەڵین ئاگاتان لە خۆتان بێ ئەو شەوانەی کە پۆزیتیڤمان هەیە زۆربەی کات پێش ئەو خۆمان بە خەڵگەڵین کاکە مێنە دەرەوە سەردانی فڵان نەخۆشخانەمان مەکە من لە هەفتەی پێشەوە ڕۆژێک ڕامگەیانەوەڵم ئەمڕۆ سەردانی نەخۆشخانەی شۆڕژ مەکەن لەبەرچی لەبەری سەسپێکتێکمان هەبووە خۆ من پێی ناڵم سەسپێکتی کۆرۆنام هەیە من پێڵە سەسپێکت ینی واتە شوبهەی لە یەکەم یعنی هێشتا من شوبهەی لە یەکەم بە خەڵگەڵم سەردانی نەخۆشخانەکان مەکە یعنی ئێمە داوا لە هاوڵاتیانەکەم کاکە بۆ حاڵەتی فریاکەوتن مێنە نەخۆشخانەکانمانەوە هیچ کار نەخۆشخانەکانمان لەم کاتەیە بوویانە ناو نەخۆشخانەوە بۆ خۆ توشتە لە کاکی خوای گەورە بە ئینسانڵێ ولا تلقوا أنفسكم بأيديكم بالتهلكة يعني بدسي خۆت خەڵک چۆن خۆی تووشی تەهلەکەکە بوویتە ناو نەخۆشخانەوە کاکە ئەگەر نەخۆش میت دکتۆر شەماڵ لە دوێنێدا بووە بزانم جەگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەوی ئاشکرا کرد کە نیشانەکانی کۆرۆنا لە سلێمانی هەمان و نیشانانە نین کە لە چینن کاتە ئێستا ئێوە دۆزیتانەتەوە نیشانە نوێیەکانی چین ئەو ئارازانەی کە لە کەسەکە دەرەکەوێت چییە بۆی بزانەکە کە کۆرۆنایەتی دکتۆر هێرش باسی پێ بڵم ینی لێک تێنەگەیشتنێک هەیە لە بینی تەرجمەکردنی واقعەکە دکتۆر هێرش باسی ئەو دوو کەیسەی کردووە کە یەکەم جار دۆزرانەوە لە سلێمانی و عایلەیە کە دۆزرانەوە خۆی یەکەم جار چۆن اکتشاف کراوە بۆتی جیاوازن لەبەرەوەی تاوان لە شاری سلێمانی ئەمە لە ڕووی پزیشکی و خەڵک دەزانێت شاری سلێمانی بەهۆی بوونی دوو دەستگای گەورەی تەندروستی وەکو فەرمانگەی تەندروستی و دەستگای تەندروستی و نەخۆشخانەکانی شۆڕش ئێمە لە پێش هەموو عێراقەوە بین لە کاتەکە ئێستاش ئێمە ڕائیدی عێراقین و ئێمە وەکو تەندروستی لە سلێمانی لە قیتاعی سلێمانی ئێمە بەرەنگاری کۆرۆنا بینەوە لە هەرێمی کوردستانە یعنی ئێمە ریزی پێشەوەین
سێکە یەکەم نەخۆشخانە ئێمە دروستمان کردووە یەکەم کەیس ئێمە دۆزیمانەوە کشفافمان کردووە یەکەم ئامێری PCR لە سلێمانیا ئیشی پێکراوە باشە یەکەم دوو ئامێریشە لە سلێمانیا ئیشی پێکرێت یەکەم شوێن کە کەیسی شوێنی کە کەرنتینی دانا لە سلێمانی و کەرنتینەمان داناوە باشە یعنی کەواتە ئێمە پێشەنگین لە ئیشەکەیە قسەکەی دکتۆر هێرش ئەوە بوو ئەو وەکو شانازیەک باسێکە ئەڵێ ئێمە ئەو نیشانانی شێتیانە بە دۆزیمانێتەوە خۆی ڕاستەکەەوە بەڕاستیەوە سەرکەوتن نازان بۆ لەبەری تۆ ئێمە هاتوین بەڕاندەملی ینی بە شێوەیەکی عشوایی چەند کەس هینی کردووە کەرنتینەکراون هەر ڕۆژ ناڕۆژێ فەحسمان لێ وەرگتون قەیچێکە کیت سەرفەوێ با سەرە بێت کیتی خەڵکە بۆ خەڵکی سەرفەکەین خۆ کیتمان لە ماڵی باوکمان نێنا کەسمان بە هاوکاری خەڵکی خێرخواز و بە هاوکاری خەڵکی ئەم شاری سلێمانیە کیت و PCR کراوە با سەرە بێ کێشەمانیە و من هەوڵاتیانیش دڵنیاکەمەوە لەمە ئێمە لە هەفتەی داهاتووە حەزەکەم ئەم مژدێژ لای ئێوە ڕاگەرم ئێمە لە هەفتەی داهاتووە ئۆردەری هەنێک شتێکی نوێمان کردووە ینی فەحسێکی نوێمان کردووە بۆ دیاریکردنی ئەوانەی کە شوبهەیان لەسەرە ئینشاءالله لەوانەیە لە هەفتەی داهاتووە لە دەزگای تەندروستی لەگەڵکردنەوەی نەخۆشخانەی ئاسایە بخێنە ئیش ئەویش بریتێ لە ستریپی فەحسەکە کە لە ماوەی 10 دقیقە پێمانەڵێ خۆی لە 100 نییە بەڵام لە ماوەی 10 دقیقە پێمانڵێکە شوبهەی لەسەریان شوبهەی لەسەر نییە یعنی مودەی فەحسەکە لە 8 ساعت و 6 ساعت و کەمەکەینەوە بۆ 10 دقیقە و کاتە ئینشاءالله ئەو دوو کەیسە کە نیشانەکانی بۆ شێوەیە نەبوون چاڕوانەکرێت کەیسی دیکە شەر هەبێ نیشانەکانی بۆ جۆرە نەبێ لە ڕووی زانستی و ڤایرۆس لەگەڵ بارودۆخەکەی خۆی گونجێنێ هۆشیاری زیاترتان هەیە بۆ هاوڵاتیان جگەل لەوەی کە کەرنتینەی خۆیان بکەن لە ماڵەوەیە چ نیشانێکی دیکەیان لێ دەرکەوێت کە تا زۆر مهمە بۆ ئێمە هەچ کەسێک تای سەر و 38 با پەیوەندیمان پێ بکە تا 38 ئاساییە تا 38 ئێمە بە ئاسایی بین خۆی 37.8 زۆر نۆرماڵە بێت تا ئەو کاتە 38 دەبۆر دەرلاینە هەچ کەسێک تای سەر و 38 پەیوەندیمان پێ بکە ئەو ڕێنمایانەی کە من بە خەڵکێڵێم ئەگەر ئێمە وەکو خۆی جێبەجێ بکەین ئەگەر خۆی جێبەجێ بکەین بە دڵنیایی و ئێمە سەرکەوتوی بەسەر کۆرۆنایە و ئەگەر جێبەجێشی نەکەین ئەم دانیشتنی ئێمە بۆ مێژوو ئەمێنێتەوە ئەگەر ئێمە ڕێنمایەکان جێبەجێ نەکەین ئەم وڵاتە تووشی تەهلەکەکەین هەم لە ڕووی اقتصادیەوە هەم لە ڕووی گەشتیاریەوە هەم لە ڕووی تاقی بەشەریەوە و هەم لە ڕووی نەخۆشیە و نەفەرەوە ژمارەی دانیشتوانەوە ئەم وڵات تووشی تەهلەکەکەین بڵێت چۆن لە ڕووی اقتصادیەوە گە کۆرۆنا لای ئێمە زۆر بڵاو بێتەوە ئێمە ناچاریە بێ هەموو شوێنەکان داخین یعنی ئەبێ هیچ کەسێک ئیش نەکان ناو بازاڕەکانە وەکو هوان ئەگەر بینیتان هوان یەکەم شاری چینە هێزەکە سەربازەکان چواردەوری چینیان گرت چواردەوری هوانیان گرت و تاو هیچ کەسێ بۆی نێبێت دەرەوە یعنی وە کاتە تۆ لە ڕووی ئەوە ئەگەر ڕێنمایی جێبەجێنەکەی ئەفۆتی باشە لە ڕووی گەشتیاریەوە هیچ گەشتیاری ڕووراکات باشە لە ڕووی مانپاوەرەوە من گەورەترین کێشەی من ئەوەیە لەم کاتەیە ئەوەیە کە خەڵک لە ئێران هاتووە پێمان ناڵە لە ئێران هاتووە مانپاوەری ئێمە تووشی تەهلەکەکە کاکە تۆ خۆتە خۆش ناوێ مناڵەکە تۆ خۆش بێ ئەگەر مناڵەکەش خۆش ناوێ بووی بۆ خەستەخانەکەی من 6 کەسی ترم بۆ تووشەکەی من چەند دکتۆرم لە وڵاتە هەیە تا دکتۆرەکانم بمرن بە کۆرۆنا یعنی ئەگەر ئێمە نەزیفمان هەبوو لە دکتۆر و لە کارمەندمانە توش بوون تاڵبا بێتەوە خەتەرترین لاین ئێمەی کە توش بین بۆ لەبەروی ئێوە پارێزن ئەگەر ئێمە هەمومان مردین ئێوە چۆن خۆتان پارێزن کات تا ئێستا هیچ کەیسێک دەرکەوت کەیسێکمان لێ ناو کارمەند و دکتۆرە بەڵام ئەگەر خەڵک وا بکات خۆی بشارێتەوە بەبێ لە ئێران بێ هاتبێتەوە پێمان نەڵێ و بێتە لامان و فەحسیکەین و بڕاتەوە و گینمان نەکردێت لەوانێ لێمان دەرکە بۆ دکتۆر شەماڵ باس لە تا کرد جیاواز لە هەر نیشانەیەکی دیکە لەناو هەر ماڵێکدا چۆن مامەڵە لەگەڵ ڕادەی گەرمی لەشی مرۆڤەکانە بکرێ ئامێرێک بکڕن بۆ ئەو حاڵەتە وەکو کەمامکەکەی لێ بێ خەڵکە کەمامت بەکارێنێ ئەزانی چۆنە یەکەم شێت باوەڕ ناکەم هیچ ماڵێکە بێت ئامێری من ئەوە ناڵێمەوەی کە ئێستا زۆر مۆدلێتی دەمانچەکە ئەوەی کە نەچکە لە بازارە نەماوە سەرەکەش ئازانە $5 دیسان ئەیش بەرز بووە بۆ ڕقەمێکی تر نا بەس هەر بەدەست لێدان ینی ئینسان کە دەستی لێدا تۆم دایمە مقارنەکەی تۆ تایەکێ بگری دایمە مقارنە بکە لە بینی دوانە تێگەی ینی تۆ ئەمە سار دەیسەمە کە دەستی لێدەن کە دەست دێ لەسەرت هەستێکی سەرت گەرم بەڵام من مقارنەکە بە خۆت ئەگە هەردووچی نزیک بلێکەوە شتێکی ئەتیادیە و ئەو کەسی کە تای هەیە خۆی هەستی پێگە کە تای هەیە ینی تایەکی بەردەوام یا تایەکی کاتی پەتایەکی وەرزیشەیە تاکە کاتی بێت یا کاتێکە چیە خۆت بۆ چەند ساعتی تاکە بێت و بڕا کێشەم نییە بەڵام تۆ تاکە بەردەوامێ بۆ 2 ساعت و بۆ 4 ساعت و 5 ساعت و 20 ساعت بەردەوام دکتۆر شەماڵە مێ قسە لەسەر نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا بکەین بڕیار بوو لە 2 هەفتە تەواویکەن بەکوێ گەیشت ئەمەشیان دیسان بابەتێکی ترە بابەتێکی تر ئەوەیە کە ئێمە هەوڵین دایمە
شتێ بکەین کە پێشنگ بین هەوڵێن کە سەری خۆشمان و شارەکەمان و حیزبەکەشمان بەرزکەینەوە باشە ئێمە هاتین وعدمان بە خەڵەگا 25 تەخت لە ماوەی 15 ڕۆژدا تەواوەکەین کە زانیمان کۆرۆنا نزیکە دەستمان کرد بە گۆڕانکاری لەو دیزاینەی کە دامان نابوو گۆڕانکاریەکمان کردمان بە 50 تەخت باشە 50 تەخت دروستکەین بەڵام هەر لە 15 ڕۆژە تەحەدا گەورەکە ئەوەیە ئێستا ئێمە 65 تەختمان تەواو کردو لە 85 کارەکانیشی تەواو بووە 3 ڕۆژ پێشوادەی خۆی تەواویەکەین 3 ڕۆژ ئامێرەکانی ئامادەن یاخوتر بینە بەشی ئێستا بیناکە تەواوکەین تا 1-2 ڕۆژی تر ئێمە تەسەورەکەین ڕۆژی شەممە بینا تەواو سەر لەسەرەوەی هەندێک ئامێری پێشکەوتووە هێنن بۆ PCRەکەمان گەشتووە ئامێری PCR فەحسی کۆرۆناکەمان گەیشتووە ئامێری ڤێنتیلێتەرەکانمان بە هەوڵی خێرخوازان من حەزەکەم هەندێک شتێ بڵێم خەڵکی ئەم شارەی ئێمە جارێکی تر سلمانیانەوە کە دەستی هاوکاری و برایەتی و تەبایی و خۆشەویستی هێشتا لە بینمانە بە ڕۆژ نییە خەڵک تەلەفۆنمان بۆ نەکە بڵێ من ئەمێ هاوکاریتان بکەم من ئەمێ شتێک بڵێم ئەمڕۆ بە تایبەتی ئەمڕۆ کە ئێمە زۆر زەرور بووین ئامێرەکان دابینکەین من زۆر کەم حەزم لە ناوهێنانە بەڵام بەڕاستی ئەمڕۆ کاک هاوڕێی داروی شێخ نووری برای بەرزم کاک هاوڕێ لەگەڵ کاک فاروقا لەگەڵ کۆمپانیای ڕەنگاڵە بەرسیشانەوە نزیکی 10-11 ئامێری ڤێنتیلێتەری ئامادەبین کردوین کە کولفەکەی ئەگاتە نزیکەی 140,000 دلاری بە تەنها بۆ ئامێری 160,000 دلار تقریبا بە تەنها بۆ ئامێری ڤێنتیلێتەر و بەخشیشیان بە هەدیەیان خۆیان لە کۆمپانیایشیان کردی و بەخشیان بە دەستگای تەندروستی پێشمەرگە ینی ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە خەڵکی خەمخۆرمان هەیە ڕۆژ نییە خەڵک پەیوەندیمان پێوەنەکە بڵێ وەرن ئێمە هاوکاریتانەکەین ئیجا هیوا هەیە بە ترۆلیەک بەشداری کردووە هیوا هەیە بە 100,000 دلار بەشداری کردووە بەڵام مهمەوەی ئەو شتانە بگاتە ئەوەی کە ئێمە پێماوتون ئێمە پێویستمان بە پارە نییە پێویستمان بە ئامێرنم پارە هیچ ناکات لەگەڵ نەخۆشیە بەس ئامێر شتەکە هەش کەسێک ئامێری ئێستاش من لە ڕێگەی ئەوە شەوەڵێم ئێمە لە جیاتی بە 10 ڤێنتیلێتەر بیکەینەوە من حەزەکەم 65 ڤێنتیلێتەری تیابێ ئەو ئامێرە بۆ چیە بێ هەناسەدانی دەستکردە ئەو کەسانی کە وەزیان زۆر خراپ بێ ئیشەڵڵا کەس پێویستی پێی نابێ ئەچنە سەر ئامێری ڤێنتیلێتەر ئێمە مشکلەی گەورەمان ئەو بۆ لە کوردستانە دایمە ئامێری ڤێنتیلێتەر یان هەناسەدانی دەستکرد ئەوەی کە پێڵان عینای مڕکەزە لەوانە هەمووتان گوێتان لێ بوو بێ وڵا کەیسێکی جێگان نەماوە لە عینایە کەیسێکی ترەیە لە فڵان شوێن جێگەن نەماوە پێویستی بە جیهازی هەناسەیە بەڵام جیهازی هەناسە دەست ناکەوێت ئەم جارە ئێمە بۆ ئەم مەوزوعی کۆرۆنای ئێمە تاکو ئێستا نزیکی 11 بۆ 12 ئامێری ڤێنتیلێتەریش ئامادە بێ کە یەکێکە بێت لە گەورەترین ڕقەمەکان هاوانەزان 12 کەمە چونکە تاکو ئێستا لە سلێمانیا خۆی بە ئێمە و بە سەحەوە تاکو پێش کۆرۆنا بە هەردوو لامان و نزیکی 15مان هەبووە ینی و هەموو هەرێمی کوردستان 6 دانێتیە ینی چکەم کە ڕقەمەڵێن جاری خەڵک گلەیەکە لەسەر ڕقەمەکانڵێ ئەو ڕقەمە کەمە یعنی من ماوەی پێشوو کە ئەلانی دروستکردنی نەخۆشخانەی ئاسامان کرد کە ئیکین لە جیاتی هەنێ زۆربەی خەڵک دەستخۆشی لێکردین زۆربەی خەڵک سەربەرز بوو پێمانەوە بەڵام هەندێک پیجی نامەسئول و هەندێک خەڵکی نامەسئول بەسە کۆمنتی جا 25 تەخت کەیچە دەفەرمی خۆت یەک تەخت دروستکە نا 25 تەخت هیچ نییە کاکە 25 تەختی عینایە شانی ئەوێ بیتە بێت ژمارەیە ڕقەم عینایە یەک تەختی عینایە باشە پرسیارە ئەگەر عینایە گران نەبێ ئەزان لە ئەڵمانیا یەک شەومانەوە لە عینایە بەچەنە بە 5,000 یورۆیە یەک شەومانەوە ئەگەر ماوە دوو جیازەکە لای ئێوە بەچەنەیە بەلاشە ئێوە هەماهەنگیتان لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی چۆنە ئەم کارێکی ئێوە یەکەن دەستگای تەندروستی پێشمەرگە هەر بۆ خۆتانە کەیسەکان ئەبینن یاخود بە هەماهەنگی لەگەڵ ئەوانە هەموو نەخۆشخانەکانمانە خینە خزمەتی خەڵکەوە بە خۆشمانەوە هەموو دەستگای تەندروستی پێشمەرگە لە خزمەتی ئەوەیە مناڵی شێم کوردستانە پەنجەی خوێنی لێنێ نەک نەخۆشخانەیەک و دوان هەر دوانزەکە کە ئێستا بوو بە 13 نەخۆشخانە هەر 12 نەخۆشخانەکە ئەکەین بە قوربانی یەک هاوڵاتی هەرێمی کوردستان کە نەخۆش نەکەوێت هەموو خەسانەکانمان لە خزمەتیانە خۆشمان هەموو کارمەندەکانمان نامان نووسیوە لە خۆمە تاکو ئەخیر کەس بەسەرە هەمومان بەرمانەکەوێت لەو نەخۆشخانەی کۆرۆنای داوام بکەین هیچ کەس بۆی نیە لەو داوامە دەرچێ ئەوەی کە کارمەندی دەستگای تەندروستی بێت مادام ئێمە خۆمان و نەخۆشخانەکانمانەکەین بە قوربانی خەڵک طبعا لەگەڵ سەحەشە هەمان گەر بەم جۆرە هاوکاریەکانی خەڵک بەردەوام بێ بۆ جۆرەی باست کرد پرۆژەتان هەیە نەخۆشخانەی دیکە بکەنەوە پرۆژەمان هەیە لە ئەگەر هاوکاریەکان بەردەوام بێ ئێمە توانین لە گەرمیانیش و لە ڕانێش دروستیکەین هەمان شت ئەم تەجروبەی کە لێرە کردمان ئێمە تەجروبەیەکی زۆر باشمان کرد تەجروبەکە ئەو بوو زانیمان ئێمە لە مدەی زەمەنی کە ماتوانین نەخۆشخانە دروستکەین بە کواڵەتی بەرزیش من بە هاوڵاتیان ئەڵێم
لەبەرەوەی لەخوا بەزیابێ ئێستا کەیسەکانی کۆرۆنا جارێ ستێبڵە کەمە ئێمە نەخۆشخانەی کۆرۆنا لەم هەفتەیەکەینەوە ئینشاءالله باشە ئەگەر بەڕسمی ژۆکو ئفتاحی نەکەین بەس ئەم هەفتەی داهاتووە نەخۆشخانەی کۆرۆنا تەواوە بێ کە ناوی نەخۆشخانەی ئاسایە ئەو نەخۆشخانە من بە خەڵکەڵێم ئەتوانن ئەوانەی کە حەزەکەن ببینن لە ڕێی شاشەکانی ئێوە لە ڕێ ئەو پەیجانەی ئێمەوە ببینم زان چ کواڵیتیەکە ئەو نەخۆشخانە یعنی من لەوانەیە وەلاتانەوە سێر بێ ئەو نەخۆشخانەی کە لە ماوەی 12 ڕۆژە تەواومانە کردووە بیناکەی لە زۆر لە بینای نەخۆشخانەکانی تر کواڵیتی ترێکە 2 ساڵ 4 ساڵ 5 ساڵی پێچوە فەرموەرن سەری بیناکانمان کرد ئێمە بە فلای کامیش هەموو ڕۆژە تەسویرمان کردووە هەموو کار بە کارکە کردومان و نەخۆشخانە بە دلیل هەیە 2000 متر نەخۆشخانە دروستکراوە لە ماوەی 12 ڕۆژدا نەک ئەوە جوانکاریشمان بۆ کردووە حەزەکەم پێتان بڵێم ئەمڕۆ ئەگەر سێری پێیجەکان بکەن ئێمە باخچەیەکشمان بە هەدیە لە بەردەمی نەخۆشخانەکە یا دروست کردووە لەبەرەوە ئێمە توانامان هێشت بکەین و هاوڵاتیانش دڵنیاکەمەوە کە نەترسن لە چ کاتێکا نەترسن کە بزانن ئێمەیان هەین ئێوە لە ماڵی خۆتان ئیسراحەتکەن ئێمە خزمەتکارتان نەبین بەس بڕۆنەوە ماڵەوە مەچە ناو بازار قەرەباڵقی مامەمەنێنەوە مەچە بۆ شەکراو خواردنەوە پێویست ناکە کەس گلەی لێ ناکە مەچۆ بۆ پرسە کەس گلێ لێ ناکە نامێک بنێرە ئەیبێتیانە لەم کاتەیە ئازایەتی لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنایە خۆپاراستنە نەک بڵێ من ئەچمە دەرەوە کۆرۆنا چییە هیچم لێ ناکە هیچ لێ ناکە فەرموو باوچینە ئەو کەیسانەی کە عەزلمان کردو بزانم لەو کاتەیە کە تۆ ئەوێری بچێ ژوورەوە بە ناو کەیسەکە بەس نا تۆ مشکلە بۆم دروستەکەی مشکلەکە بۆ دروستەکەی چ ناو خەڵکەوە مشکلەکەم بۆی خەڵکی ترم بۆ تووشەکەی من وەکو ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان کاک ئەمە برارێک تریشمان ناوە هەموو هێزەکانمان ئاگادار کرد زۆر لەسەر سنوور باوەڕ هەر کەسێک قاچاقچێتی بە مرۆڤەوە بکە بەهێنانەوەی خەڵکەوە بکە لە دەرەوە وەکو داعش تەعاملی لەگەڵاکەین کە ئەڵێم وەکو داعش تەعاملی لەگەڵاکەین ئەبێ خۆیان تێبگەن یانی داعش چۆن تەعاملی لەگەڵ مادی تیرۆر بەڵێ دکتۆر شەماڵ جەباریاوەر بەڕێوەبەری گشتی دەزگای تەندروستی پێشمەرگە سوپاس کە لەگەڵمانە بوو سواز بۆیە ناوبڕێک وەرەگرین و تەوەری دۆم بەردەوامە بێت لەگەڵماندا بمێنەوە ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە پەلا بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە پێکاتوە لە 3 ژووری نووسن ژووری میوان و نان خواردن 2 موشتەمەلات گەنجینە مەطباخ 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆشکراوە ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشێکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە جارێکی تر سڵاوتان لەبێ خۆشەویستان دوای نزیکەی 2 هەفتە بەسەر ڕووداوەکانی ئیدلیب کە رووسیا بارگاکانی تورکیای کردە ئامانج ئەو ڕووداوە چەندین کاردانەوەی لێکەوتەوە تورکیا لە ناو ئیدلیبدا هێرشی کردە سەر هێزەکانی ڕژێمی سووریا هەروەها تورکیا لە کاردانەوەیکی دیکەدا دەرگای کۆچبەرانی بەڕووی ئەوروپادا کردەوە کە ماوەیەکی زۆر وە چەند ساڵێکە ئەمەوەکو هەڕەشێک بەکاردەهێنێ لە بەرامبەر ئەوروپادا بارودۆخی ئیدلیب ئەمڕۆ بووە پاساوی کۆبوونەوەیکی لووتکە لە نێوان ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە مۆسکۆ پێکەوە کۆبوونەوە و بارودۆخی ئیدلیبیان تاوتوێ کرد بەڵام ئەوەی کە بەناڕوونی مایەوە ئایندەی ئیدلیبە چی لێ بەسەردێ بەرحاڵ ئێمە لە تەوەری دومدا گفتوگۆ لەسەر ڕووداوەکانی ئیدلیب دەکەین کە ئەردۆگان و پۆتینی کۆکردەوە بەڕێز بەرهەم کەلهوڕی وەکو چاودێری سیاسی لە هەولێرە و لەگەڵماندا بەڕێز بەرهەم ئێوارەت باش رووسیا و تورکیا دەتوانن چارەسەری بارودۆخی ئیدلیب بکەن
ئەم کاتتان باش و ئەم کاتی بینەرانی باش سەبەر بە پرسیارەکەی بەڕێزت ئەم سەردانی کە ئۆردوگان کردی بۆ رووسیا و چاوی کەوت بە ڤلادیمیر پۆتین ئەمە یەکەم جار نییە کە تورکیا لەگەڵ رووسیا گرژی و ئالۆزی بکەوێتە نێوانیانەوە هەروەکو پێشتر بینیمان کە دوای ئەوەی کە تورکیا فڕۆکەیەکی رووسی خستە خوارەوە تۆزێک گرژی کەوتە نێوانیانەوە تەنانەت رووسیا کۆمەڵێک سزای ئابووری خستە سەر تورکیا بەڵام لەبەر ئەوەی پەیوەندێکی زۆر پتەوی ئابووری و بازرگانی و لانەکانی تریش لە نێوان تورکیا و رووسیادا هەیە ناتوانن بە ئاسانی دەستبەرداری ئەم پەیوەندیانەی خۆیان بن هەرچەندە گرژی و ئالۆزی سیاسی و تەنانەت دەگاتە ڕاددەی ئالۆزی سەربازیش دەکەوێتە نێوانیانەوە بینیمان کە چۆن ئەو کاتیش ئۆردوگان چوو بۆ رووسیا و لەگەڵ پۆتین دانیشت و داوای لێبوردنی کرد سەبارەت بەو ڕووداوێکەوە ڕوویداوە من ئێستاش بە هەمان شێوە دەبینم هەرچەندە قوربانیەکان لەم حالەتەدا جیاوازە کە قوربانی تورکین ئیمڕۆ بینیمان کە هەردووچیان بەیەکەوە دانیشتن و پۆتین و سەرخۆشی خۆی دەربڕی لە ڕوودانی ئەم کارەساتەوە هەردوو لە بەیەکەوە دانیشتن و جەختیان لەوە کردەوە کە جارێکی تر نابێت ئەم کێشەوەی خود ئەم ئالۆزیانە و ئەم ڕووداوانە دووبارە بێتەوە و هەوڵ دەدەن گرژی و ئالۆزیەکان بڕەوێن بەڕێز بەرهەم ئاشتی پرسیارەکەی من زیاتر بۆ ئاڕاستەیە ئەنی ئەم دوو دەوڵەتە لەسەر خاکی سووریا یاویانە بەیەکدا بەریەکەوتنی سەربازی هەبوو لە نێوانیاندا ئەم دوانە پێکەوە دەتوانن ئەو پرسە چارەسەرکەن یاخود دەبوو لایانی خاوەن ماڵ کە سووریایە ئەوش لە کۆبوونەوەکەدا بووایە خۆی کە دوایەوەی کە کۆمەڵێک لە سەربازەکانی تورکی کوژران تورکیا بە سەراحەت لە تەسریحەکەیدا ئاماژەی بەوەدا کە ئەمە لایەنێکی سووری بووە ڕاستەخۆ رووسیا ئیتیهام نەکرد تۆمەتباری نەکرد سەرڕاوێ کە باشی دەیزانی کە ئەمە بە گڵۆپی سەوزی رووسیا بکە سووریا ئەم هێرشی کرد سەربازەکانی تورکی و کۆمەڵێک لە سەربازەکانی کوشتون بەڵام ڕاستەوخۆ رووسیا تۆمەتبار نەکرد لەبەرەوەی هەروەکو سەرتا ئاماژەم پێدا تورکیا باش دەزانێت کە ناتوانێت بە هیچ شوێک دەستبەرداری پەیوەندیەکانی بێت لەگەڵ رووسیا بە تایبەتیش من مەبەستم پەیوەندی ئابووریەکانە ئەحساییەکان وا دەری دەخەن کە لە ساڵی 2019 ئەو پەیوەندی ئابووری کە لە نێوان رووسیا تورکیادا بووە نزیکی 25 میلیارد دلاری ئەمریکی بووە کۆمەڵێک عیلاقاتی لە ڕووی تیجاری لە ڕووی گەشتیاری لە نێوانیاندا هەیە و ناتوانن بە هیچ شوێک دەستبەرداری ئەو عیلاقە و پەیوەندیانە بن تەنانەت ناهێڵن گرژی و ئالۆزیە سیاسی و سەربازیەکانیش کار بکاتە سەر لێک پچڕاندنی ئەو پەیوەندی پتەوەی لە نێوانیاندایە بە شێوەی ئیعلامی یاخود ڕووکەشانە بازەوە دەکەن کە ئەمە بۆ هێورکردنەوەی بارودۆخی ئیدلبە بەڵام ئەگەر بین ڕووداوەکان شی بکەینەوە ئەوەی کە پێ دەڵێن لە پشتی پەردەوە ئەوەیە بریتە لە هێورکردنەوەی پەیوەندیەکانی نێوان تورکیا و رووسیا بۆ ئەوەی هیچ کاریگەریی سلبی نەکاتە سەر پەیوەندی ئابووریەکان و تیجاری و هەموو ئەو لانەیەک کە ڕەبتی بە دارایی و هەیە لە نێوان هەردوولادا. بەڵێ بەڕێز بەرهەم ئێستا کێ ئیدلیب دەبا بەڕێوە بەتایبەت لە دوای ئەو بەریەکەوتنی نێوان کە رووسیا بردومانی تورکیای کرد و تورکیا بردومانی هێزەکانی ڕژێمی سووریای کرد توانای هێز گۆڕانکاری بەسەردا هاتووە لە ئیدلیبدا؟ چۆن ببوورە ئەگەر پرسیارەکەت مەبەستمەوە ئێستا لە ئیدلیب توانای هێز گۆڕانکاری بەسەر هاتووە لە نێوانەوە هێزانی کە لەو سنوورەدا بوون بەتایبەت لە نێوان تورکیا و رووسیا و سووریادا؟ خۆی ئەمە ڕوون ئاشکرایە کە تورکیا پاڵپشتی گروپە تیرۆریەکان و گروپە تووڕەوەکانی ئیدلیب دەکات کاتی خۆی ئیتفاقێک لە نێوان رووسیا و لە نێوان تورکیا مۆر کرا کە
بە ئیتفاقی سوچی بەناوبانگە لە ساڵی 2010 کە لە کۆمەڵێک بەند و مادە پێکاتوە بەڵام رووسیا چەند جارێکیش جەختی لەسەوە کردوتەوە کە تورکیا پابندی ئەو ڕێکەوتنیە لەبەر ئەوەی ئەوان مەبەستم رووسیا و هەروەها ئێرانی زۆر جەرجەختیانەوە کردوتەوە کە ئەوان مامەڵە لەگەڵ معارزەیەکی ڕسمی دەکەن ئەوەی کە پێدەڵە معارزەی معتەدل معارزەیەکی نەرم نەک ئەوەی کە ئەسڵەن ئەو گروپە تیرۆریستانی کە خۆیان بە معارزە ناوزەت کردووە و ڕۆڕێکی کاران هەیە لە ڕووداوەکان لە سووریەوە تورکیاش پاڵپشتیان دەکات رووسیا بە هەموو شێوەیەک ئەوانە ڕەت دەکاتەوە بە هەموو شێوەیەک ڕەتیان دەکاتەوە کە ئەمانە اعترافیان پێ ناکە لەبەرەوەی باش دەزانێت کە ئەمانە ئەم گروپانە گروپی تیرۆریستین و تورکیا بە شێوەیەکی ڕاستەوە خۆ پاڵپشتیان دەکات وەکو کارتێکی فشار لە بەرامبەر ئەسەد و لە بەرامبەر رووسیادا بەکاریان دێنێ هەرچەندە لەم ڕووداوانە بینیمان کە تورکیا ویستی پاڵپشتی ناتۆ بەدەستبێنێ بینیمان کە مندوبی دائیمی ئەمریکا لە ناتۆ لە تەسریحێکدا زۆر بەڕوونی باسەوە کرد کە ئەوان پشتگیری تورکیا دەکەن هەروەها لە زاری مایک پۆمپیۆ وەزیری خارجی ئەمریکی و هەروەها لە زاری سەرۆک ترامپ هەمویان جەختیان لەسەرەوە کردەوە کە ئەوان بە شێوەیەک پاڵپشتی تورکیا دەکەن لەبەرەوەی ئەوان پێیان وابوو کە ئەم هێرشەی سووریا کردوتە سەربازە تورکیەکان بە هەڵکردنی گڵۆپی سەوزی رووسی بووە بەڵام تورکیا باش دەزانێت ئەم تەسریحاتانەی ناتۆ هەروە ئەمریکا هیچ سوودێکی بۆ ئەو نابێت ئەوان تەنها وەکو تەسریحێکی ئیعلامی پاڵپشتی دەکەنەوەکو لە ئەرزەواقعیدا هیچ پشتگیرێکی ناکەن و هاوکارێکی ناکەن بۆیە بە ناچاری ئۆردوگان ڕووی کردەوە رووسیا بۆ ئەوەی بە دووقۆڵی کێشەکان بێکەوە چارەسەر بکەن بەڵێ بەڕێز بەرهەم لەلایەن ئەوروپاوە لە ساڵانی ڕابردوودا چەند جارێک سزای ئابووری بەسەر رووسیادا سەپێنرا لە بەرامبەرە و گرفتانی کە دروستێکرد لە دورگەی کریمی ئۆکرانیا پێتان وایە تورکیا ببوورە رووسیا هانی تورکیا بدات کە دەرگای کۆچبەرانی بەرەو ئەوروپا بە بەرداوامی کراوە بێ بە تایبەت کە لە دوای ڕووداوەکانی ئیدلیب لێشاوی کۆچبەران بۆ ئەوروپا دەستی پێکرد بەڵێ ئەمەش هیچ بە دوور نییە لەبەر ئەوەی رووسیا ئەمە ئەم ئیتفاقیی ژێربەژێری هەبێت لەگەڵ تورکیا بۆ ئەوەکو کارتێکی فشار لە بەرامبەر ڕۆژئاوا و حەلیفەکانی ئەمریکا بەکاری بێنێ بەڵام من ئەمەش تۆزێک بە دوور دەگرم لەبەر ئەوەی تورکیا هەوڵ دەدا هاوسەنجێک بپارێزێ و تەوازنێک باڵانسێک ڕابگرێت لە نێوان ڕۆژئاوا مەبەستم هاوپەیمانەکانی ئەمریکایە و لە بەرەکەی تریش لە جەمسەرەکەی تریش رووسایە تورکیا دەوێت یاریە بکە یاریەکەی ئەوەیە کە هەروەکو ئاماژەم پێدا کە بەڵانسێک ڕابگرێت هەندێک جار وەکو ئەندامی ناتۆ دەوێت پاڵپشتی ئەمریکا و وڵاتە زلێزەکان بەرەو لای خۆیدا ڕەبکێشێت لە هەندێک جاریشدا بەرەو رووسیا دەڕوە بە تایبەتی لە علاقاتی تیجاری و ئەوەی کە پەیوەندی بە دارایی هەیە بۆیە من پێم وایە تورکیا ئەگەر ڕێکەوتنی چواش لەگەڵ رووسیا بکە تۆزێک بە حەزەر و بە تەحەفوزەوە دەیکات لەبەر ئەوەی تێکچوونی ئەو بەڵانسە بەی شێوێک لە بەرژەوەندی تورکیا نابێت چونکە باش دەزانێت رووسیا تاسەر لەگەڵی نابێت بەڵکو لە زۆر کاتدا بە تایبەتی لەو گرژی و ئالوزانی کە لە سووریادا هەیە زۆر جان ناکۆچی و ئالۆزی لەگەڵ رووسیادا لە نێوان تورکیا و رووسیادا دروست دەبێت لەو کاتەدا پێویستی بە پاڵپشتی هاوپەیمانەکانی دەبێت لە ناتۆ بۆیە من پێم وایە دەکرێت شتێکی لەو بابەتە ئیتفاقی بکرێت بەڵام باڵانسێک ڕادەگرێت ئەگەر بیشی کات لەگەڵ رووسیا بەڵێ لە کەیسی سووریادا رووسیا و تورکیا و ئێران کارتلێکی سیاسی گروپێکی سیاسی و هەماهنگ بوون پێک و کاریان کردووە بەڵام لە ڕووداوەکانی ئیدلیبە کەمتر ئێرانمان بینی ینی تو پێت وایە ئێران بیهێوێت لەو گروپە پاشگەز بێتەوە یاخود تێڕوانی نجیاوازە بۆ ڕووداوەکانی کە لە ئیدلیب ڕویان داوە نەخێر من بە شێوەیەشتر بە پێچاوانە دەبینم بەڵکو ئەو ئیتفاقی ئەو ڕێکەوتنی کە پێ دەڵێن ڕێکەوتنی سوچی لە ساڵی 2010 لە رووسیا لە نێوان ئۆردوگان و پۆتین مۆرکرا لە پێش ئەودا
ڕێکەوتنیشتر هەبوو و بڕیارێکی متحدێشە بوو نەتەوە یەکگرتوەکان سەبارەت بە بڕیارەکە لە ساڵی 2015 ئەو بڕیارێکە بە 2254 مەشورە بڕیارێک درا کە لە مەزموونی بڕیارەکە ئەوە بوو کە پێویستە دەسەڵات بدرێتەوە سوودەکان کە سوودەکان خۆیان حکومڕانی وڵاتی خۆیان بکەن و دەستێوەردانی دەرەکی لە ناوخۆی سووریا دوور بخرێتەوە خۆی ئەم بڕیارش پرۆژێکی ئەمریکی بوو کە هەمومان دەزانین بە دوای ئەوش لە ساڵی 2017 ئیتفاقێکی سێ قۆڵی کرا کە لە ئەستانە کە ئێرانیش تێدا بەشدار بوو لەو ڕێکەوتنە سەبارەت بە سووریا من بۆیە پێم وایە ئێرانیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشدارە لە هاوچێشەکان و گۆڕین هاوچێشەکان لە ناوچەکە بە تایبەتی لە سووریا دوای ئەم ڕێکەوتنی کە لە ساڵی 2017 لە ئەستانە کە ئێرانیش لەگەڵ باوشانی لەگەڵ رووسیا و تورکیا مۆریان کرد دوای ئەمە ڕێکەوتنی سوچی هات لە ساڵی 2010 لێنەوەن تورکیا و رووسیا کە ئیتفاقێکی دووقۆڵی بوو کەواتە ئەم ڕێکەوتنی سوچی دەرهاوێشتی ڕێکەوتنەکەی پێشەخۆیتی کە ئێرانیش تێدا بەشدار بوو لە ساڵی 2017 ئەمە خاڵەچەن خاڵی دومیش ئەوەیە خۆمان دەزانین دوو جەمسەری گەورە لە دنیادا هەیە جەمسەرێکیان کە رووسیا ڕابەرایەتی دەکات ئەوەی کە پێشووتر پێی دەگوترای حلفی وارشۆ کە هەرچەندە ئێستا کە بەم ناوە نەماوە بەڵام لە واقعدا هەر وجودی ماوە کە ئێرانیش سەر بەم جەمسەرەیە لە بەرامبەر ئەودا حلفێکی ترێک کە پێ دەڵێن حلفی ناتۆ کە ئەمریکا و بەڕیتانیا و فەڕەنسا و وڵاتانی ڕۆژئاوا لە جەمسەرێکدان من بۆیە پێم وایە ئەیران ئەگەر ئێستا بە شێوەیەکی کاتی لە گۆڕەپانەکەش نەبیدرێ لەبەر ئەوەی رووسیا کە ڕابەرایەتی ئەو جەمسەرە دەکات بە شێوەیەک کارایەکەواتە دەتوانین بڵێن بە تەریقەیەکی بە ڕێگەیەکی ناڕاستەوخۆ ئێرانیش لە گروپەکەدا یاخود لەو جەمسەرەدا بەشدارەکە کە ئێستا دەوریان هەیە لە گۆڕینی هاوچێشەکان لە گۆڕەپانی سیاسیدا بەڵێ بەڕێز بەرهەم کەلهوڕی چاودێری سیاسی سوپاس کە لە هەولێرە لەگەڵماندا بوو ئێوەش خواتان لەگەڵ